بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. لایەنە ئیسلامیەکانی کوردستان هەوڵەکانی خۆیان چڕ کردوێتەوە بۆ یەخستنی ناوماڵی ئیسلامیەکان و ئایندەی کاری ئیسلامی لە هەرێمی کوردستان. هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و وزوتنەوەی ئیسلامی لە گفتوگۆدان بۆ یەخستنی هەوڵەکانیان و پەرەپێدانی کاری هاوبەشیان لە ئایندەدا. بە میواندارێک لە بەڕێزان کامیل محمود و تەبێژی بزوتنەوەی ئیسلامی و شوان ڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. پارتە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان هەوڵەکانیان چڕ کردوێتەوە بۆ پەرەپێدانی کاری هاوبەشی ئیسلامی و گەڵاڵەکردنی پرۆژەکانی ئایندەیان. هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لە هەوڵی بەردەوامدان بۆ یەکخستنی توانە هەوڵەکانیان بە ئامانجی خزمەتکردنی خەڵکی کوردستان. برایەتی و یەکخستنی ئیسلامیەکان بەرلەوەی پرسێکی سیاسی بێت واجبێکی شەرعیە و ئاینی پیرۆزی ئیسلام فەرمانیان پێدەکات تەبابن و ناوماڵی خۆیان ڕێک بخەنەوە. دۆخی هەرێمی کوردستان و ناوچەکە وا لە ئیسلامیەکان دەکات هەڵوێستەکانیان یەک بخەن و یەک هەڵوێست بن بۆ باشکردنی دۆخی قێراناوی هەرێمی کوردستان. ئیسلامیەکانی کوردستان خاوەنی حەڤە کورسی پەرلەمانی کوردستان و هاوکێشەیەکی گەورەن لە دۆخی سیاسی هەرێم و دەتوانن ڕۆڵی گەورە بگێڕن لە هەرێمی کوردستان. ئێستا هەرێمی کوردستان لە دۆخێکی قەیراناوی و چەقبەسوودایە و ژیانی هاوڵاتیان لە لێواری مەرگدایە. ئیسلامیەکانی کوردستان دەبێت ڕۆڵیان هەبێت لە باشکردنی دۆخی خەڵک و ڕوبەڕوونەوەی گەندەڵی و ستەم و مانەوە لە بەرەی گەلدا. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. سەرەتا دەچین لای کاک کامیل محمود وتەبێژ ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمانە. کاک کامیل زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەوڵی لایەنە ئیسلامیەکان و دایانەوێتی بکەن و پرۆژەی هاوبەشی ئیسلامیەکان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ کاک کامیل، سەبارەت بەوەی کە ئێستا لایەنە ئیسلامیەکانی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەدان، ئیسلامیەکان بەنیازن چی بکەن و چ پرۆژەیەکی هاوبەشیان هەیە بۆ ئایندە؟ بەڵێ دیارە کاک کامیل دواتر گەڕێن و لای بەڕێستان. کاک شوان ئەگەر بینە لای بەڕێستان، سوپاس بۆ بەشداری بەڕێزیشتان. ئێستا لایەنە ئیسلامیەکان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو چەند کۆبوونەوەیەک لە نێوانیاندا ئەنجام دراوە. ئیسلامیەکان دایانەوێت چی بکەن و بەنیازی چین بۆ ئایندە؟ هەرێ وەڵاوە بزانم قسە لەگەڵا مندا. کاک شوان بەڵێ. کاک شوان بەڵێ. کاک شوان ئەگەر بینە لای بەڕێستان سەبارەت بە لێک نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان و کۆبوونەوەکانیان کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوودا چەند کۆبوونەوەیەک لە نێوان لایەنە ئیسلامیەکان بەڕێوە چوو. ئیسلامیەکان دایانەوێت چی بکەن و بەنیازی چین؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاسان دەکەم کاک حەچیم. دیارە لە ڕۆژانی ڕابردوو چەند هەوڵێکی دیبلۆماسی لە نێوان لایەنە ئیسلامیەکانی هەرێمی کوردستاندا بەرچاو کرا. ئەویش ئەوە بوو کە چەند کۆبوونەوەیەک لە نێوان هەرسێ لایەنە ئیسلامی لە هەرێمی کوردستان ئەنجام درا. دیارە لە ڕابردووش جۆرێک لە کۆبوونەوە و دانوستان و هەماهەنگی و کاری هاوبەش و هەڵوێستی هەر هەبووە، بە تایبەتیش کە پێشتر لە مابینی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی. بەڵام خۆشبەختانە
لە دوو ڕۆژی ڕابردوو لەو دوو ڕۆژێ ڕابردوو لە مابەینی هەر سێلایەن لەسەر ئاستی لووتکە کۆبوونەوەکان دەستی پێکردەوە بۆ ئەوەی بە جددیتر بە شێوازێکی باشتر لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان لە یەک نێزیک ببنەوە و هاو هەڵوێز بن. ئەوەش وەک تا ڕادەیەک ئاماژەم پێکرد شتێکی سیر نییە بەڵکو شتێکی دێرینە لە نێوان لایەنە ئیسلامیەکاندا هەیە. خۆشبەختانە ئەگەر هەر سێ لایەنی ئیسلامی لە هەرێمی کوردستان بەراورد بکەین لەگەڵ لایەنەکانی تری ناسیۆنالیست و سیکۆلاریست دەتوانین بڵێن کەمترین کێشە و پێک هەڵدا شاخانیان لە نێواندا بووە و لە هەمان کاتیشدا بەڕاستی مەسەلەی یەکبوونی ئیسلامی هاو هەڵوێستی ئیسلامی هاو پرۆژەی ئیسلامی هەم داخوازیەکە لە منتەلق و ڕوانگەی ئیسلامەوە سەرچاوە دەگری کە ئێمە وەکو ئەو لایەنانە لایەنی ئیسلامین دەبێت زیاتر ئیستیجابەمان بۆ داخوازیەکانی یا تێکستەکانی قورئان و سوننە هەبی. هەمیش ینی قۆناغەکە وا دەخوازی کە بە شێوەیەکی گشتی بە تایبەتیش ئیسلامیەکان لێک نزیک ببنەوە بە تایبەتی کە هەر لێک نزیک بوونەوەیەک لەسەر ئەو ئەساسەبی کە ئەساسی نیشتیمان پەروەری و نەتەوەگەری و ئاین پەروەری بەو مانای کە خزمەت بەگەل و نیشتیمان بکرێ بە تەکید هەر سێ لایەنی ئیسلامیش لە هەرێمی کوردستان یەکبوون و هاو هەڵوێستی و لێک نزیک بوونەوەیان هەر بەو ئاراستەیە هەر وەک بۆ نمونە یعنی هەر یەکێک لەو لایەنانە لە ڕابردوو بە ئەندازەی خۆی بە ڕاددەی خۆی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی پەرلەمانی لە ڕووی حکومیەوە یعنی تا ڕادەیەک نوێنەرێکی چاک بووە خزمەتێکی باشی بەم گەل و نیشتیمانە کردووە جێدەست و شوێنەواری هەیە بە تەکید ئەگەر بێت و بەیانی هێز و تواناکانی هەر سێ لایەنەکان تێکەڵ بکەن زیاتر دەتوانن خزمەت بەگەل و نیشتیمانی خۆمان بکەین. واتە ئەو شتە لە لای ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی ئەگەر قسە بکەین لە لای کۆمەڵی ئیسلامی مەبدەئە قەناعەتە نەک حەماسەت و عاتیفە و ئینفعال. بۆیش هەمیشە تەکیدمان لەسەرەوە کردوتەوە کە کۆمەڵ ئامادەیە لە ئەلفەوە تایە لە هەر هەنگاوێک تا مەشروع و وەحدەت یعنی هەنگاو بنێن وەکو لە ڕابردووش تەکیدمان لەسەر کردوتەوە و پرۆژەشمان پێشکەش کردووە و داواکاریشمان هەبووە. بەڵام لە هەمان کاتیشدا لە هەمبەری ینی داوا یا گلێر لەسەرەوە دەکەین کە پێویستە هەنگاوەکان بە ئەسپایی بن بە دیراست و لێکۆڵینەوە بن بە دیقەتەوە بن بۆ ئەوەی ئەساسێکی پتە و مەتینی بۆ داڕێژین بتوانین ساختومانێکی باشی لەسەر هەڵنێین نەک پەلەیەکی ناموبەرمەج بکرێ خوانەخواستە لە داهاتوودا هەنگاوێک بندرێ لی پەشێمان بینەوە. زۆر باشە. بە کورتی وەک باسم کرد ئەگەر لایەنێک لە لایەنە ئیسلامیەکان نمونەیەکی باشبی لە کۆمەڵێک ڕۆوە لە هەرێمی کوردستان بە تەکید ئەگەر تااقەتەکان تێک هەڵکەین هەمومان هەرسێک بەیەکەوە و سنتەرات و ڕێکخراوەکانی تری ئیسلامی و کەسایەتی ئیسلامی و دوعاتی ئیسلامیش ئەو کاتە زیاتر هەماهەنگ و پاڵپشت و متعاون و متەضامن دەبن پێکەوە زیاتر دەتوانین پرۆژەی ئیسلامی پرۆژەی نەتەوەیی لە هەرێمی کوردستان بەرجەستە و بەرهەفکەین بتوانین پێکەوە خزمەتی زیاتری خەڵکی هەرێمی کوردستان بکەین کە ئەم پرۆژەی ئێستا لە ئارای ئەوەی ئێمەمانان لە نێوان ئیسلامیەکان بە تەکید 100% لە پێناوی خەڵکی هەرێمی کوردستانمانە بۆ ئەوەی زیاتر متەبیق و ممثلێکی باش بین بۆ ئەوەی زیاتر خزمەتی گەل و نیشتیمانی خۆمان. بەڵێ زۆر باش. ئەگەر باز لە ڕای کۆمەڵی ئیسلامی بکەین ینی کۆمەڵی ئیسلامی دەدەوێت چی بکات مەسەرەن لە پرۆژەی کاریا و بەش تا کوێ ئامادەیە ئەوەی بەڕێزوتت ینی کۆمەڵی ئیسلامی تا ئاستی یەکگرتن ئامادەیە لەگەڵ دوو پارتە ئیسلامیەکەی تر؟ خۆی کاک حەکیمی بەڕێز ئەم مەسەلەیە کە دەوروژێندرە ئیثارە دەکرێت بە تەکید ئەوە پێویستی بە وەک باسم کرد وەکو ئەساس و پرانسیپێک ئەگەر پێویستی بە مەبادیئوی دقت و دیراست و تعمق و تەڕەسوخ بی بە تەکید ئەو کاتە لە مقابلدا پێویستیشی بە شێواز و نەوعیەت و میکانیزمی سەرکەوتوو دەبی. یعنی لێک نزیکبوونەوەی ئیسلامیەکان تەنیا خۆی لە وحدەتی تەواو یەکتر نابینیت واتە هەرچی ئیسلامیەکانی کوردستانن یاخود ئەم سێلانەی ئیسلامی هەرێمی کوردستان یەکسەر ببن بە یەک بەڵکو کۆمەڵی خیارات و ڕێگەچارە و شێواز و میکانیزمی ترمان لە پێشن. بۆ نمونە یعنی دەکرێت لایەنە ئیسلامیەکان حەدی ئەقل یعنی لایکەم
هاو هەڵوێز بن، هاو پرۆژە بن، لیژنیان لە مابینی هەبێ، هاو فراکسیۆن بن، هاولیز بن، بە یەکەوە دابەزن. یعنی بەڵام وەک باسم کرد کۆمەڵی ئیسلامی لە منتەڵەقی مەبدەئەوە یعنی هەمیشە ئامادەی ئەوە بووە کە بۆ یەکبوون و وەحدەتی ئیسلامیش ئامادەیە، بەڵام بە تەئکید یعنی چەند حزبێک کە چەند ساڵێک لە ساحەکە ممارەسەی خۆیان دەکەن بوونەتە خاوەنێک کۆمەڵێک تایبەتمەندی خۆیان کە خەڵکی خۆیان لەسەر هەڵناوە بارهێناوە، یعنی پێیان ڕاهێناوە. بۆیە ئەم جۆرە شاکار و هەنگاوانە پێویستی بە زەمینە سازی زیاترە، پێویستی بە ئەسپایی زیاترە، بە شێوەیەکی قۆناغ بەندی لە قۆناغی یەکەم زیاتر تەقاڕوب و تەفاهم و تێگەیشتن بکرێ، متتەفیق بین لەسەر هەندێک ئوسوس و مەبادی لە قۆناغەکانی دادێ بە پشتیوانی خوای گەورە بتوانین ئەهدافی گەورەتر و شاکاری تر تحقیق و پاساخ بکەین. بەڵێ سپاس دەکەم. دواتر ڕێم لای بەڕێز دەگەر بچینە هەڵەبجە لای کامیل مەحموود و تەبێژی بستنەوەی ئیسلامی. کاک کامیل زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا. دەمەوێت باس لەوە بکەین بە دیاریکراوی ڕای بزوتنەوەی ئیسلامی چیە لەسەر پرۆژەی کاری هاوبەشی لایەنە ئیسلامیەکان و ئەو کۆبوونەوانەی کە ئێستا دەکرێت لە نێوان لایەنە ئیسلامیەکان دەیانەوێت چی بکەن؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ ئێوە کاک حەکیم، سپاس بۆ برایان، سڵاوم هەیە بۆ کاک شوانی بەڕێز لە هەولێرەوە. طبعا بیر و ڕاو بۆ چوونی ئێمە هەڵقڵاوی ئەو دیدگا شەرعەیە کە ئێوە لە سەرەتای بەرنامەکەەوە ئاماژەتان پێکرد کە ئەم حاڵەتە تەنها بریتینیە لە پرسێکی سیاسی، بەڵکو پێشەوە پرسێک و ئەرکێکی شەرعیشە کە پێویستە خوای گەورە ئەمری کردووە مسلمانان تەبا بن، یەکڕیز بن، برا بن و بە تایبەتیش لەم جۆرە حاڵەتانە و لەم جۆرە ڕەوشە نائارامانەی کە ئەمڕۆ جیهانی ئیسلامی و هەموو ناوچەکەی گرتووەتەوە پێویستە ئەوانەی هاوبیر و هاوباوەڕی یەکترن و ئیسلامیەکان بە تەحدید لە کوردستانە ئێستا کەسێ حزبی ئیسلامی موجودی هەیە و ئیسلام خوازانی تریش لە دەرەوەی حیزبەکان هەمان ئامانجی حیزبە ئیسلامیەکانیان هەیە. ئەوانە هەمویان لە چوارچەوەی پرۆژەیەک و لەژێر سەقفێکی هاوبەشدا کۆ بنەوە. دیارە ئێمە باوەڕمان وایە کە ئەم پرۆسەیە ڕاستە کاری ئەوێ، هەنگاوی ئەوێ، بەڵام پێش هەموو شتێ ئیرادەی ئەوێ و ئەو ئیرادەیەش پێویستە لە لای سەرکردەکانی هەرسێ حیزبی ئیسلامی و قیادەی هەرسێ حیزبی ئیسلامی وجودی هەبێ. ئەو کات لە قەواعیدام پێم وایە زۆر ئاسانترە. ئێمە پێمان وایە قیادەی ئەحزاب بەعام هەر تەبیعەتی حکاری حیزبایەتی وایە قیادەکان لەسەرەوە هەر ئیرادەیەکیان هەبێ بیانەوێ زمینە بسازێنن، ئیرادەی سازاندنی زمینەی هەر کارێکیان هەبێ لە خوارەوە و زمینەیە بۆ ئەوە ئەسازیەوە خەڵکی خوارەوە ئەتوان قەناعەت پێ بکەن. بە تایبەتیش ئەگەر ئەوە حاڵەتە پەیوەندی بە ئیمانەوە، پەیوەندی بە دینەوە هەبێ و پەیوەندی بە مەسیری مسلمانانەوە هەبێ، ئەمە زۆر کارێکی سەخت و ناڕەحەت نییە. بۆیە ئێمە پێمان وایە ئێستا لە کوردستانە کەسێ حیزبی ئیسلامی هەیە و هەر کارەکانیان هاوشێوەی یەکترن، دیدگایان هاوشێوەی یەکترە، تەسەوراتیان بۆ سیاست، بۆ کاری حیزبی، بۆ کاری سیاسی، هەڵوێستەکانیان بەرامبەر ئەو حاڵەتانی کە لە ساحەکە هەیە، ئەو ڕۆژە سیاسی لە ساحەکە هەیە هەمووی وەکویەکە ئەنی موبەڕیرێ نەماوەتەوە بۆ فرەیە ئیسلام، ئەو فرەیە حیزبیە، ئەو فرە حیزبی کە ئێستا هەیە و خۆشبەختانە ئەم قەناعەتە خەریکە وردە وردە بەڕەهایی دروستە بێ لای قیاداتی ئیسلامی لە کوردستانە و لای تێکڕای ئیسلامیەکانیش. بۆیە ئێمە لە هەوڵەکانمانە و لە دیدار و بینینەکانمان لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و برایانی کۆمەڵی ئیسلامی کە گفتوگۆمان کردووە ئامادەیمان دەربڕیوە بۆ هەموو پرۆژەیەک کە بە یەکگەیاندنی ئیسلامیەکانی تیابێ لە کارێکی هاوبەشەوە تا کارگەلێکی هاوبەش و تا وەحدەتی سەفی ئیسلامیەکان لە چوارچەوەی پرۆژەیەک و تەنانەت لە چوارچەوەی یەک حیزبیشە. ئێمە دوێنێ کە سەردانی برایانی کۆمەڵی ئیسلامی و جەنابی ماوەستا عەلی باپیرمان کرد و گفتوگۆیەکی برایانە و دۆستانە و ئیمانیانەمان پێکەوە کرد، هەردوو لا دیار بوو ئەو قەناعەتەمان هەبوو کە پێویستە
نێوماڵی ئیسلامیەکان ڕێک بخرێتەوە پێویستە هەمومان تەسەورات و دیدگامان لە چوارچەوەی پرۆژەیەکی هاوبەشە یەک بخرێ بۆیە بڕیاری لیژنەی هاوبەشیشماندا بۆ ئەوی زەمینە بسازێنێ بۆ ئەو یەکخستنەوە ئەم ڕۆژ لەگەڵ برایانی یەکگرتووی ئیسلامی کوردستانە و جەنابی مامۆستا سەلاحەدینی ئەمینداری یەکگرتووی ئیسلامیا کە کۆبووینەوە هەمان گفتوگۆی دوێنەی لای برایانی کۆمەڵی ئیسلامیمان لەوێش کرد و لای هەموو لایەک ئێستا بۆمان ڕوون بووەتەوە کە دیارە هەمومان تەسەورات و دید و بۆچوونمان لە یەکەوە نزیکە لەوانەیە هەر سێلایەنەکەشمان پرۆژەمان هەیە و پرۆژەی هەر لە سێلایش خاڵی هاوبەشی زۆری تایە و پێمان وایە خاڵە جیاوازەکان کەمترن لە خاڵە هاوبەشەکان خاڵە هاوبەشەکان زیاترن و ئەو لیژنە هاوبەشانەی کە دروستەکرێ زەمینە ئەسازێنێ بۆ ئەوەی خاڵە جیاوازەکانیش بە یەک بگەێنێت. زۆر باشە بەڕێزت باسر لەوە کرد پێویستە ئیرادە بێ لە ئاستی سەرکردەکان ئەوەی کێوە کۆبنەوەتان لەگەڵ کردووە هەم لە نێوان کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و هەم لەیان بزوتنەوەی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئەو ئیرادە هەیە لەلایەن سەرکردەکانی ئەو پارتە ئیسلامیانە؟ ئێمە ئەوەی کە یەکترە بینین و قسە لەگەڵ یەکاکەین و گفتوگۆ ئەەکەین هەست بە بوونی ئیرادە ئەەکەین و بەڵام بوونی ئیرادە لە کۆتاییدا لە خوارەوە ئیسەلمێنێ لە کردارەکان و لە هەنگاوە عملیەکانە ئیسەلمێنێ کە ئینشاءالله هەنگاوی عملیشی بەدوا دێ. ئێمە پێمان وایە ئێمە ئەگەر قیاداتی ئەحزابی ئیسلامی لەسەرەوە بتوانین جەوێک بڕەخسێنین لە خوارەوە جەوێکی ڕۆحی ویژدانی بۆ قەواعیدی خوارەوەش دروستە بێ و ئەو تێکەڵکردنەی قەواعیدی زۆر ئاسانە بێ دواتر بە وەحدەت بێ بەکاری هاوبەشی تر بێ بە هەر جۆرێک بێ. بەڵام خاڵی یەکەم و گرنگی پرۆسەکە لەوەدایە کە قیادات ئەو جەوە بڕەخسێن و قیادات و ئیرادە جددیان لا دروست بێ و قیادات بتوانن ئەو جەوە ویژدانی ڕۆحی بۆ قەواعیدەکەیان دروست. زۆر باشە کاکامی لێستا پرسیاری خەڵک بەڕوونیەوەیە کە لە نێوان ئەو سێلایەنە ئیسلامیە ینی دەیانەوێت چی بکەن ینی بە دیاریکراوی دەتانەوێت چ پرۆژێکی هاوبەشتانەوێت دەتانەوێت لیستی هاوبەشتانە بێت یەکگرت نابێ ینی چیتان دەوێت ینی بە دیاریکراوی دەتانەوێت چی بکەن ینی بەنیازی چی؟ ئێمە ئەو گفتوگوانەی کە کراوە لە نێوانمانەوە ئەو لیژنانەی کە دروست بووە و لیژنەی ڕێکخراوە مەدەنیەکانیش کە نوێنەری هەرسێ حیزبی ئیسلامی تایە و ئێمە لێرەوە زۆر سوپاسیانەکەین دەستخۆشیان لەکەین ڕێکخراوە ئیسلامیەکانی کۆمەڵگەی مەدەنی کە چەند مانگێکە لێبڕاوانە لەگەڵ لایەنە ئیسلامیەکانە لەگەڵ قیاداتی ئیسلامیا چەندین دیداریان ساز کردووە و هانیان داون و تەنانەت فشاریشان خستوونەتە سەر کەوا ئەبێت ئەم قۆناغە هێزە ئیسلامیەکان لە ئاستی ئەوا بن کەوا مۆدیلی کارکردنیان فۆرمی کارکردنیان بگۆڕن ئەوانە بەڕاستی جێگەی دەستخۆشی و سپاسن ئەو ئەرک و کارانیان ئەو لیژنانە کە هاتوون و ئێمەش پێکەوە لایەنە ئیسلامیەکان کە قسەمان کردووە دیارە کۆمەڵێ دید و بۆچوونمان هەیە ئەتوانین بڵێن ئێستا سێ پرۆژە لە ئارا هەیە کە پرۆژەکان وە گوتم خاڵی مشتەرەک و هاوبەش لە نێوانیانە زۆرەوە لە هەمان کاتیشاندێ لە ئالەتی بەیەکگەیاندن ڕێخستنی نێوماڵی ئیسلامیەکانە هەندێ خاڵی جیا و ڕای جیایش هەیە بەڵام دوجار ئەو خاڵە جیانە کرێ بە گفتوگۆ بگەینە ئەو حاڵەتەی کەوا هەر سێ پرۆژەکە و هەر چوار پرۆژەی ڕێکخراوە مەدەنیەکانی ژەوانیش کۆمەڵە دیدگاشتی خۆیان هەیە هەموو یەک بخرێت لە چوارچەوەی یەک پرۆژەیە ئەو یەک پرۆژەیەش بەرەیەکی ئیسلامی هاوبەشە بێ کە احتیفاز بە قوارەی سیاسی هەرسێ حیزبەکەوە تایدا کرابێ بەڵام لە هەڵوێستە استراتیژیەکانە لە کارەکانە لە ئامانجە دوورخایەن و نزیخایەنەکانە لەوانە ئێمە کاری هاوبەشمانە بێ و پێکەوە هەنگاو هەڵبگرین لە هەندێک ئالێت و میکانیزمی هەنووکەی و ئەوانەی تاکتیک و شتەفەنیەکانیش ئەکرێ احتیفاز بە هەنگاوی جیاواز دیدگای جیاوازی خۆمان بەڵام ئێمە ئەوەی زۆر گرنگە کە تەسەورمان یەک بخەین لە ئامانجەکانمان ئەو ئامانجەی کە ئێمە هەمانەوەکو ئیسلامیەکانی کوردستان تەسەورمان یەک بخەین لە بەرامبەر ئەو حاڵەتانەی کە لە کوردستانە هەیە حاڵەتی سیاسی بێ حاڵەتی کۆمەڵایەتی بێ کە ئەمانە بەڕاستی ئەمانە زۆر گرنگە لەوەچێ هەندێک جیاوازی هەبێت لە ئالێت و لە هەنگاوە حاڵەتە سیاسیەکە دروستی کردبێ بۆیە ئەوەی کە هەیە ئێستا ئەمە بۆ نمونە زوتنەوەی ئیسلامی ئەمە پرۆژەیەکمان داوەتە و برایانە کە بریتە لە دروستکردنی بەرەیەکی ئیسلامی ئەم بەرە ئیسلامیە هەنگاوی یەکەم بێ بۆ دروستکردنی وەحدەتێکی ئیسلامی تەواو کە بەرە ئیسلامیەکە
لەناو ئەو بەرەیە هەرسی حیزبی ئیسلامی احتیفاز بە قەواری سیاسی خۆیانەوە بکەن بەڵام لەسەر ئاستی قیادە و لەسەر ئاستی ئۆرگانەکانی خواری قیاداتی محلی و قیاداتی حیزب هەمووی چەند سەرکردایەتێکی هاوبەش هەبێت کە تەوجیهات بۆ خوارەوە ینی سەرپەرشتی کارە هاوبەشەکانی خوارەوە بکەن بۆ نمونە سەرکردایەتێکی هاوبەش هەبێت بەپێی ئیستحقاقی حیزبە هەرسی حیزبەکە خۆی قەواری خۆیان سەرکردایەتێکیان هەبێ لە هەر سێلاپێک هاتی بێ ئەنجومەنێکی جێبەجێکردنیان هەبێ وەکو مەکتەبی سیاسی لەسەر ئاستە مەحالیەکانیش بەرپرسی مەڵبەندەکان لیژنەیەکی هاوبەش دروست بکەن کە سەرپەرشتی کاری هاوبەشی سنوورەکانی خۆیان بکەن لەسەر ئاستی میدیا لیژنەیەکی هاوبەش هەبێ کە بەرپرسی یەکەمی میدیاکان بێ ئەم بەرپرسە یەکەمانە لە ئاستی ناوچەی و لە ئاستی حیزبەکە لە ئاستی باڵا سەرپەرشتی کارە هاوبەشەکان بکەن تا ئەو کاتەی لە خوارەوە وردە زەمینە ئەساسیە بۆ ئەوەی قەواعید بە قۆناغ تێکەڵ بکرێ بەڵام هەنگاوی یەکەممان کە ئەمە شتێکی حتمی و مەطلبێکی جەماوەریشە بریتە لە بەشداریکردن لە پرۆسە سیاسیەکان لە گەمە سیاسیەکانە بە لیستێکی هاوبەش کە ئەوش بریتە لە لیستی ئیسلامیە یا هەر ناوێکی هەبێ گرنگەوەی لیستێک بێ کە ئیسلام خوازانی کوردستان ئەم سێلایەنە و هەر گروپێکی تری ئیسلامی کەسایەتی ئیسلامی لە چوارچەوەی لیستێکی ئیسلامیە بەشداری لە هەڵبژاردنەکانی ئایندا بکەن. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتە دەگەڕینەوە شاری هەولێر بۆ لای کاکشوان ڕابەر لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4دوێنێ کاتێک کە بڵێن برانی بەڕێز لە قیادەی بزوتنەوەی ئیسلامی سەردانی بڵێن ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیان کرد لە سلێمانی کە بەڕێز مامۆستا عەلی باپیریش لەوێن دەرێ بوو لەوێوە باس لە مەسەلەی کاری هاوبەش و پرۆژەی ئیسلامی هاوبەش کراوە لە میانەیدا باس لەوە کراوە کە پێویستە بۆ ئەوەی دەست بە هەنگاوەکان بنێن و ئایندەیەکی باشی هەبیتن پێویستە وەکو میکانیزم لە پێکهێنانی لیژنەیەک دەست پێ بکەین لەوێ هەر بڕیاری ئەوە دراوە کە پێویستە لیژنەیەک هەبێ بەڵام بە تەحدید وەکو دیاریکردنی ئەندامانی لیژنەکە لەلایەن ئەم دوو حزبە جارێ بۆ ڕۆژانی دواتر ماوەتەوە بەڵام پێکهێنانی لیژنە لە نێوان کۆمەڵی ئیسلامی و
یەکگرتووی ئیسلامی بە حکمی ئەوەی لە ڕابردوو زیاتر کاری هاوبەش و هاوهەڵوێستیان لە نێواندا هەبووە و کراوە تاگەیشتۆتە پێکهێنانی لیژنێش لە ڕابردوو لیژنەیەک لەسەر ئاستی هەردوو مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی هەبووە و کۆبوونەوەشیان ئەنجامداوە و کۆمەڵێک باس و خواس و ڕاگۆڕینە و تاوتێشیان لەسەر ئەم مەسائلانە کردووە. زۆر باشە سەبارەت بە دیاریکراوی بەڕای هەرسێ پارتی ئیسلامێکە ینی ڕایان جیاوازە بۆ پرۆژەی ئایندە ینی داوای یەک لیسی دەکەن یاخود داوای یەکگرتن دەکەن یاخود داوای هاوڵۆسی مثلن لە پەرلەمان و لە ئەنجومەنی پارێزگاکان دەکەن ڕوئیای جیاواز هەیە یاخود چۆنە تێگەشتنەکە بۆ کاری داهاتوو. جوانە خۆی کاک حەچیم ئەگەر ئێمە بمانەوێ باس لەوە بکەین ئایا ئیسلامیەکان دەیانەوێت چ بکەن دیارە ئەو کۆبوونەوانەی کە دەکرێت بۆ ئەوەیە کە بزانین چی بکەین تێک بگەین چی بکەین بڕیار بدەین چی بکەین لەسەرەوە کۆک بین کە چی بکەین ئەو چکردنە بە تەنیا قسەی لایەنێک نییە داخوازی لایەنێک نییە بەڵکو دەبێ هەموو لایەنەکان هەر سێ لایەن کە بە یەکەوە دادەنیشن دواتر یعنی باس لەوە بکەن کە چ بکەین چ شتێ بکەینە ئەجندای کار و ئوسوسی کار و مفرداتی کار و لەسەریشی کۆک و تەبابین ناکرێت لەسەری مختلف و ڕاجیابین بەڵام ئەو چکردنەش بەپێی قۆناغەکان ئەو شێوە ئەوەی بۆ نمونە بڕیار دەدەین ئایا فراکسیۆنێکمان هەبی بە پێی فراکسیۆنەکەشتمان دەبی هاو هەڵوێز بین یەک حزب بین بەرەیەکی لە کوردستان پێک بێ بە پێیەوە بۆ نمونە گرنگ ئەوەیە ئەساس و مفرداتی کارەکان ئەوەیە کە ئەم سێلایەنە ئیسلامیە دەیانەوێت لە هەرێمی کوردستان زیاتر لە یەک نزیک ببنەوە زیاتر هاو هەڵوێز بن زیاتر تااقەت و قودرەتەکانی ئیسلامیەکان کۆ بکەنەوە و زیاتر تێکەڵی بکەن خەڵکی ئیسلامی کۆ بکەنەوە و کاری هاوبەش پێکەوە بکەن و هاو هەڵوێز بن هاو پرۆژە بن هاوکار بن بەڵێ زۆر باشە بەڵام کاک چۆن سەبارەت بۆی کە بەرز و ڕەنگە بۆ ئایندە پێویستی بە و توێژی زیاتر بێ بەس بە دیاریکرا ئێستا ڕوویای وەکو کۆمەڵی ئیسلامی چییە ینی بۆ ئایندە ینی لە ناو خۆتاندا بۆ مەسەلەی کاری هاوبەش ئیسلامی حتممە قستان کردووی خۆتان یەکلات دەتانەوێت ئێوە مەسەرەن چ جۆرە هەمانگیە کە بێت لە نێوان لایەنە ئیسلامیەکان لە داهاتوودا تا چه ئاستێک بێ بڵین خۆی لە ئێستادا بە واقع سێ لایەنی جیان هەر لایەنە و خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی و شتەکانی ڕابردووی خۆیەتی واتە متحەفیظە احتیفاز بە شتەکانی خۆی وەدەکا لە نێویشدا کۆمەڵی ئیسلامی زۆر ئاساییە ینی خاوەنی کۆمەڵێک تایبەتمەندی خۆیەتی بەڵام ینی بۆ ئەم پرۆژەیە سەخیە دەست درێژە لە پێشە مبادیرە دەست پێشخەرە ینی هەر شتێک لە بەرژەوەندی ئاین و گەل و نیشتیمانی ئەو هەرێمەی دابی ئێمە ئامادەین بیکەین بەڵام بە شروط و بە ضەوابیتی خۆی یعنی پرۆژەیەکی گەورە ناکرێ ینی زۆر پەلەی سەلبی لێ بکرێت
سیاسی و کۆمەڵایەتی خەڵکی کوردستان و دواتریش ئیسلامیەکان بەشێکە بن لە چارەسەری کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە، زۆردار ڕەنگە پرسیار لەسەرەوە بکرێم لێگنیزی بوون و ئیسلامیەکان، ینی تەنها بۆ مەسلەی بەرژەوەندی حیزبی یاخودۆکۆ بەرز باس کرد بۆ بەرژەوەندی کاری ئیسلامی و پاشان بەرژەوەندی خەڵکی کوردستانە، ینی چۆن خستنی ئیسلامیەکان لە پێنا و مەسەلا خەڵک دەیات سوودێکی بۆ خەڵکی کوردستان؟ جارێ ئێمە پێمان وایە کاری حیزبی و کاری سیاسی بەشێکی ئەتوانین بڵێن بچووکیشە نەک زۆر گەورە لە کاری ئیسلامی ئێمە. کاری سیاسی ئێمە جزئێکی کارە ئیسلامیەکەی لێگرتوین، بەڵام زۆر جاری وا هەیە کێشەکە و ئیشکالەکە لەوە دروستە بێ کایە سیاسیەکە زاڵە بێ بەسەر کایەکانی ترا. بۆیە ئێمە پێمان وایە ئەم پرۆسەیەکی هەمەگیر و پرۆسەیەکی شمولیە کە پێویستە لە هەموو ڕووەکانەوە ئیحتیمامی پێ بدرێەوە، لە هەموو ڕووەکانەوە بۆی بڕوانین. بۆیە خزمەتکە پرۆسەی یەکخستنی نێوماڵی ئیسلامی، پرۆسەی یەکخستنی بانگەوازە، پرۆسەی یەکخستنی حاڵەتی کۆمەڵایەتی خەڵکە کە ئێستا سەری لێت یەک چووە نازانێ ئایا مامەڵە لەگەڵ حیزبە ئیسلامیەکانە دین هەریەکە وەکو لە کایە کۆمەڵایەتیەکە وتریا ئیسلام هەریەکە، قورئان هەریەکە، بەڵام ئەم حیزبە ئیسلامیانە بەم جیاوازیانەوە بەم کوتلە و کوتلە بازاڕی خۆیانەوە یاخود لە کاتی هەڵبژاردنەکانە ئایا قەناعەتیان بە هەمومانەیە و لەوانەیە متمانەشیان بە هەمومان هەبێ، بەڵام لیان ئەشێوێ نازان ئایا دەنگ بە کامیان بدەن کامیان ڕازی بکەن. ئەمانە هەر هەمووی دیارە حاڵەتێکی نەفسیشی بۆ خەڵکە ئیسلام خواز و خەڵکە دیندارەکەش دروست کردووە. بۆیە ئەم یەکخستنەوە، ئەم یەکدیدگاییە، ئەم یەک لیستێکە لە ئایندا ئینشاءالله دروست ئەبێ چارەسەری زۆر حاڵەتەکە کە ئەویش بریتە لە حاڵەتی یەکەم تەبایی و برایەتی نێوان مسلمانان و ئیسلامیەکان بە تایبەتی، دووەم حاڵەتی تەبایی و هاو هەڵوێستی خەڵکەکەش لە خوارەوە کە هاو خەم و هاو باوەڕ و هاو دیدگای ئێمەیەوە خەڵکی بە تایبەتی دینداری کوردستان کە خەڵکێکی زۆر پێمان وایە نزیکە لە ئیسلامیەکانەوە، کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی محافزکارە، بەڵام خەلەل لە ئەدای ئیسلامیەکانە هەیە و ئیسلامیەکان خۆیشیان بەڕاستی هەز بە و خەلەلانەیەکەن، هەز بە و ئیشکالانەیەکەن لە بەرەیەک واتە شتێکی مەشروط لە نێوان لایەنە ئیسلامیەکاندا نەبووە پێکەوە پەیوەست و ملتەزیم بن، ناواقعەن لەسەر زۆر شت کۆک نەبووینە، ینی کەس نەیتوانیە ئەوی تر پەلچێش بکایە گلەی لێ بکە، بەڵام ئەگەر بێت و لە داهاتوو پرۆژەیەکی هاوبەش یا بەرەیەکی هاوبەش هەبوو وەکو کۆمەڵێک ئوسوس لەسەری متتەفیق بوون کە هاو هەڵوێز بین، بە تەکید ئەو کاتە ئەدا و ممارەسەی لایەنە ئیسلامیەکان دەور و تەثیرات و کاریگەری لایەنە ئیسلامیەکان زیاتر تۆختر و کاریگەرتر و ئەکتیڤتر دەبی لە هەرێمی کوردستان. هەرچەندە وەک باسم کرد هەر لایەنە و لە هەرێمی کوردستان لە کۆمەڵێک ڕۆوە بەڕادەی خۆی ینی کاریگەری و جێدەستی هەر دیار بووە. بۆ نمونە ئەو کێشانەی لە ڕابردوو هاتوونەتە ئارا، ینی هەڵوێستی سیاسی و یاسایی و جڤاچی لایەنە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان دیار بووە بەڕاستی جەماوەر تا ڕادەیەکی زۆر بەرزی نرخاندووە. ئەگەرچی قۆناغێک لەگەڵ قۆناغێک جیا بووە، مەوضوعێک لەگە مەوضوعێک یا لایەنێک لەگەڵ لایەنێک زیاتر یا کەمتر، بەڵام بە هەر حاڵ توانیتیان نوێنەرێکی باشی خەڵک بن، باش گزارش لە داخوازیەکانی خەڵک بدەنەوە،
نوێنەرایەتێکی باشی خەڵک بکەن لە داهاتوودا بە تەکید زۆر باشتر دەبی. زۆر باشە، بەڵام دەتوانن دیدگای سیاسی خۆیان ڕێک بخەن لەسەر پرسە سیاسەکانی هەرێمی کوردستان لایەنە ئیسلامی کە پێشتر مەسەڵەن ئێمە لە پرسی یاسای سەرۆکایەتی هەرێم بینیمان جۆرێک لە دابەشبوون هەبوو لەلایەن لایەنە ئیسلامیەکان و بۆ مەسەلەی بکاراکردنەوەی پەرلەمان ڕوئیای جیاوازە بوو. یعنی دەتوانرێت ینی یەک دیدگای سیاسی بۆ داهاتوو بنیاد بنرێت؟ خۆی ئەو مەسلەی جەنابەت باسەکەی زیاتر پەیوەستە بە ڕاددە و بە جۆر و شێواز و میکانیزمێک کە هەر سێلایەنی ئیسلامی لەسەری کۆک و تەبا دەبن. بۆ نمونە ئەگەر هەر سێلایەن ببنە یەک حزب ئەو بە تاکید زیاتر پێکەوە پەیوەست دەبن، بەڵام ئەگەر یەک بەرە بن ئەوە کەمتر، ئەگەر خوردی بکەینەوە بینە پایینتر، ئەگەر یەک لیستی بی هاوفراکسیۆنی بی ئەوە کەمتر. بەڵام پێم وایە لە هەر حاڵەتێکدا ینی ئەگەر بێت و لایەنە ئیسلامیەکان یەک حزبیش نەبن بەڵام ینی پرۆژەی هاوبەش کاری هاوبەشیان لە نێواندا هەبی ئەو کاتە وەکو ئەدا وەکو ممارەسە زیاتر هاو هەڵوێز دەبن، زیاتر کاریگەریان دەبێ. ئەو پرسانەی کە سیاسین یاساین کە کوردستانی بەم ڕۆگەیاندووە زیاتر لایەنە ئیسلامیەکان کاریگەریان لە هەمبەردا دەبێ و دەتوانن یەکلاکەرەوە بن و ڕۆڵێکی کاریگەریان هەبی ببنە ڕقەمێک لە هەرێمی کوردستان لە هەموو ڕوێکەوە حسابێکی گەورە و گرنجیان بۆ بکرێتن و بەگوێیان بکرێ، حسابیان بۆ بکرێ و کاریگەریان هەبی بە ئاراستەیە کە زیاتر پرۆژەی هەرێمی کوردستان لە مەئزەق ڕزگار بکەن بەرەو بەڕی ئەمان. زۆر باشە. ئەگەر بە کورتی کاتمەکەم ماوە سەبارەت بۆی کێستا هاوڵاتیان هەرێمی کوردستان لە قەیرانی داراییەکی سەختدان و سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان ناشەفافن، یعنی ئیسلامیەکان ئایا ڕۆڵی خۆیان بین و یاخود دەتوانن چ ڕۆڵێک ببینن لە مەسلەی هەنگاونان بۆی کە خەڵکی کوردستان لەم دۆخە دەربازی بێت؟ خۆی پرسی قەیرانی دارایی و چارەسەرکردنی قەیرانی دارایی بە تەکید هەمێکی سەرەکی هەر یەکێک لە لایەنە ئیسلامیەکان بووە. لایەنە ئیسلامیەکان هەر یەکێک بە تەنیا لە ناو حکوومەت، لە ناو بەرلەمان، لە ناو میدیاکان وەکو هەڵوێستی سیاسی، مانیڤێست و بەیانی سیاسی هەمیشە داکۆکچکارێکی باش بووینە لەو جانیبە. بە تەکید ئەگەر بێت و هەر سێلایەن یەک بن ئەو کاتە مووقیفیان نێرتر و بەهێزتر دەبێ. ئەو پرسە و چەندان پرسیتری ئاوا گرنگ دەکرێنە بەرنامەی کار و ئەجندای کار لە داهاتوودا هەموو لایەنە ئیسلامیەکان زیاتر کاری لەسەر دەکەن بۆ چونکە پرسێکی نەتەوەیە، پرسێکی واقعیە، پرسێکی جەماوەریە، پرسێکی ڕۆژانەیە هەستیارە، پەیوەندی بە قوت و بە داخوازی خەڵکی هەرێمی کوردستانەوەیە. ئەگەر بێت و لایەنەکان یەکێک بە تەنیا داکۆچیان لەسەر یعنی چارەسەرکردن کێشەی ئابووری و شەفافیەتی دارایی کردبیتن بە تەکیل لە داهاتوودا زیاتر قورساییان دەبێ و زیاتر پێداگیری و شێڵگیری لەسەر چارەسەرکردنی قەیرانی دارایی دەکەن و خزمەت بەگەل و نیشتیمان دەکەن. بەڵێ سوپاس دەکەین کاک کامیل، کاتمەکەمەوە سوپاس دەکەین بە کورتی وەڵامی پرسیارەکانمان بدەیتەوە. ئێستا هەرکی ئیسلامیەکان بەرامبەر بە خەڵک چیە لەم دۆخەی کە لە خەڵک لەو قەیراندا کە لە مەسەلەی ناشفافیت لەسەر چاوەکانی داهات و دەکرێت ئیسلامیەکان لە داهاتوودا چ ڕۆڵێک ببینن ئەگەر هاو هەڵوێز بن لە پرسەکانیاندا؟ ئیسلامیەکانیش بەشێکن لەو خەڵکە و ئیسلامیەکان لەسەر ئاستی ئەوەی لە حکوومەتە هەیە، ئەوەی لە پەرلەمانە، لە هەر ئاستێکا بێ هەڵوێستی خۆی دەربڕیوە. میدیای ئیسلامی هەڵوێستی هەبووە، لە هەموو ناڕەزایەتیەکانە ئیسلامیەکان وجودیان هەبووە، لە پرۆژەی چاکسازی و چارەسەرکردنی حاڵەتی سیاسی و ئابووری کوردستانە بە هەمان شێوە قسە و پرۆژەی خۆیانیان هەبووە. بەڵام تا چەندێ ئەم پرۆژانە، ئەم قسانە، ئەم هەڵوێستانە کاریگەری هەبووە، ئەوە ئەمێنێتەوە سەر و ئیشکالە سیاسی و ئیشکالی حکومڕانیانەی کە لەم هەرێمی کوردستانە هەیە. من پێم وایە ئەگەر ئیسلامیەکان ئەم پرۆژەی و ئەم پرۆسەیەیان سەرکەوتوو بێەوە بتوانن دیدگا و ڕوئیای خۆیان یەک بخەن بەرامبەر بە هەموو ئەو قەیرانانەی کە هەیە لە کوردستانە، ئەوش لە چوارچەوەی ئەو پرۆژەیە کە ئێستا هەنگاوی بۆ هەڵەگرن و کاری بۆ ئەکەن،
ئەو کاتە قورسایان زیاتر ئەبێ قسەیان کاریگەری زیاتر ئەبێ وە فشارەکانیان جێگای خۆیەگرێ بەڵام بەم پەرتەوازەی ئێستاوە کە ئێستا بەداخەوە لەوانەیە ئێستا ئیسلامیەکان یعنی بە شێوەیە لە شێوەکان مەحسوب بن لەسەر ئەم لایە ئەو لایەن نزیک بن لەم لا یا هەڵوێستەکانیان ئەگەر سەر بەخۆش بێ بەڵام لەسەر ئاستی شەقام و حتا لەسەر ئاستی میدیایش مەحسوب بکرێ لەسەر لایەنێ لەلایەنە بە هەژمونەکانی سەرساحەی سیاسی کوردستان بەڵام ئەگەر ئیسلامیەکان یەک بن یەک پرۆژە بن یەک هێز بن یەک هەڵوێست بن یەک ڕوویا بن ئەو کاتە خاوەنی قسەی خۆیانن و کەسیش مەحسوبیان ناکات لەسەر هیچ لایەک بەڵکو ئەوان ژمارەیەکن لە ژمارە قورسەکانی ناو معادلەی سیاسی لە وڵاتاوە بەشێکی کاریگەرە بن لە چارەسەری قەیرانە ئابوووریەکان و قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان. زۆر باشە زۆر بە کورتی ئیسلامیەکان بەرکی خۆیان هەستاون لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ناشفافیەتی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان. ئیسلامیەکان لە هەموو کە زیاتر لە هەموو توێژە زیاتر تاڵاویان چەشتۆ بەدەست گەندەڵیەوە بەدەست نەعەدالەتیەوە بەدەست دادپەروەریەوە و هەمیشە قسەیان هەبووەوە پێم وایە لە خەڵکانێکی کە ڕاشکاوانەتر قسەی خۆیانیان کردو بەڵام وەکوتمان کاریگەری قسەکانیان فشارەکانیان هەڵوێستەکانیان چەندێک بووە ئەوە بەشێکی پەیوەستە بە گوێنەگرتنی ئەو دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە هەیە لە ئیسلامیەکان و غەیری ئیسلامیەکان و بەشێکیشی پەیوەندی بە ئەو ناڕێکراوەیەی توانە ئیسلامیەکانەوە هەیە کە تا ئەندازەیەکی زۆر تا ئێستا پەرتەوازن و ئینشاءڵڵا کار بۆ وەکلێ لە ئایندا توانای هێزە ئیسلامیەکان یەک بخرێ بۆ ئەوەی کەوا بەشێک بن لە چارەسەری قەیرانەکانی ناو کۆمەڵگای کوردستان. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز کامیل مەحموود وتەبێ ژوەندای مەکتەبی سیاسی بزنەوەی ئیسلامی کە بەڕێزیان لە هەڵەبجەوە لەگەڵمان بوو. هەروە زۆر سوپاس بۆ کاک شوان ڕابەر بڕیاردەری ئەنجومەنی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە بەڕێزشان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی. کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە. Q4 14,000 دینار، Q5 17,000 دینار. پەلە بکە بەبە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕنی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. بەبڕای تۆ شتێکی باشە لە هەرێمی کوردستان وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئەم هەموو سێکتەری لە خۆ گرتووە. ئەم یەشێری زووتیاران تەنها لە پاتوێشری پێکاتووە نەیانتوانی و هاوکاربوون بۆ زووتیاران. ئەم توێتیانیان دابەش کردووە جارێ یەکەم کە دابەشیان کردووە خەڵک هەیە تەبەن ئێستا مستەسمیری گەورەیە لە شار کۆمپانیای هەیە. ئەم گلەیی ئەندامانی کۆمەڵ لە تۆ پادشە ئاستێک ڕەوایە. بۆ یەکەم جارە حکوومەت یا وەزیرێک بڕیاردا خەڵک سەر حزبەکەی ئەی کاکە ئەوم بڕیارە هەڵە و نادروست و گەندەڵی و دزیانەی کە لە ڕابردوو کراون خەڵک بۆ ناسە سەبارەکەی مەکتەبی سیاسی تا چەند حکوومەتی هەرێم تووشی ڕەخنە بۆ لەلایەن وڵاتانی ئیقلیمیەوە یان کۆمەڵی ئیسلامیان جەنابەت. گوتمان ئەم قەزیە ینی مەزاتی دانی مە قسەی دا بکەین ناکەی بتیانم بەنسبەت ئەوە پارەکەی و ئەوەش وەزعەکەیە. ئەنی کەسێک بێ مزایدات بکە شتیکە بڵێ بەڕاستی بە منیشەوە
دروست نیە تەوان جارێ باسی دەنگدام کەی هەیە بیستمەکتێتی ئەمە دەنگدامەکە دەگەڵ دەنگدان و ئاسان دەنگدان هەر نەکراوە